بەناوی خۆی بەخشندنەوە مێرەبان سڵاوتان لێ بێزان و خۆشەویستان من عیمران ئەمیر خۆشحاڵم جارێکی تر لە قوتابخانەی خێزان بەیەوەی عەزیز و خۆشەویست شاد بوومەوە. قوتابخانەی خێزان ئەمڕۆ لە کەشوهەوایەکی یەکجار خۆشە و لە گوندی ئەندێکی سەربان ناحیەی بێتواتە لە قەزای ڕانیە. بێگومان لە گوندەکان خێزانی نمونەیی یەکجار زۆرن، خێزانی سەرکەوتومان یەکجار زۆرن، بۆی ئەمڕۆ بە پێویستمان زانی ئەم جارە گوندێک بەسەر بکەینەوە و خێزانێکی نمونەییتان لێرە نیشان بدەین. سەرۆکی خێزانەکە لێرە تەنها خێزانێکی نمونەی نییە بۆ ماڵەکەی خۆی، بەڵکو و کات بەڕێوەبەری قوتابخانەی گوندەکەشە و لەوێش نمونەیەکی جوانی قوتابخانەی لەوێ پێشکەش بە گوندەکە کردووە. بۆ ئەمڕۆ بینەرمان بم بەرنامەی ئەمڕۆمان بە تەواوی جیاواز دەبێ و میوانەکەشمان جیاوازە. لە نێو قوتابخانەی ئەندێکم ئەو قوتابخانە خنجیلانەی کە لێرە هەیە بەڕێوەبەری ئەم قوتابخانەیە میوانی ئێمەیە مامۆستای ئەزیز و خۆشەویست مامۆستا لوقمان لەوانەیە بە بەشێکتان ئاشناوێ کە حەزی سەلام عەلەیکوم ئەحواڵتان باشن مامۆستای بەڕێ سەلامەتن زۆر زۆر سپاس خۆشحاڵ بووین. مامۆستا لێرە بەڕێوەبەری بەڵێ چەندێک دەوێت بەڕێوەبەری ئەم قوتابخانەی مامۆستا؟ وڵا تقریباً 3 ساڵە بەڕێوەبەرم بەس لە ساڵی 94 لێرە مامۆستا لە 94 هەر لێرە مامۆستا ماوەیەک لە ڕان بە کاروباری ڕانیە و لەو ناوچانە شەر مەشغوڵ بۆ مەڵبەند و هەر لێرەش مامۆستا بووی؟ بەڵێ ماڵت هەر لێرە بووە؟ هەر لێرە بووم بەڵێ تقریباً لە ساڵی 94 دوای تەواوکردنی پەیمانگا بۆ یەکەم جار لەو قوتابخانەیەدا مەزرا هەر مامۆستا پاشگیری ئەندێکتیش بە ناوی خۆتەوە هەر لە بەرەو گوندەیە؟ بەڵێ بەتەکید چکە هەر لێرە لەدایک بووین هەر لەو قوتابخانەی خوێندومانە و بۆ یەکەم جاریش هەر لەو قوتابخانەی بوومەوە مامۆستا. بەڵێ ساڵی 79 بۆ یەکەم جار قوتابخانە کرایەوە یەکەم وەزبەی ئێمە بووین بۆ خۆشمان هەر بۆ یەکەم جار لێرە دامەزرانەوە جارێککە الحەمدولله. ئێستا چەند مامۆسانە لێرە؟ لێرە 8 مامۆستامان هەیە. چەند قوتابیتان هەیە؟ وڵا 22 قوتابیمان هەیە. پۆلی چەندتان هەیە؟ پۆلی 1 بۆ 9مان هەیە بەڵام لەبەر ئەوەی لادەیەکان ئێستا تقریباً وەرە چۆڵ بوون دەچن هەموو پۆلەکانمان نییە هەر ساڵە و هەندێک پۆلمانە ئەو ساڵ پۆلی 1 و 2 و 3 و 5 و 9مان هەیە. باشە مامۆستایانی هەستان بۆ کردووە لادەیەکان ڕۆژ بە ڕۆژ بەرەو کەمبوونەوە دەچەند ڕێژەیان منداڵەکان نەقل دەبن؟ وڵا بە تەکید ئێستا ئەگەر بەراورد بکەی بە نەوەتەکان ڕۆژ بە ڕۆژ لادەیەکان بەرەو چۆڵ بوون دەچن چونکە یەکەم شت خزمەت گوزاری و شت کەمە لە لادەکان ئاوادانکردنەوە خەڵک زیاتر ڕوو لە شار دەکات بۆ خوێندن و کێشەی منداڵەکانیان بۆ زانکۆیە بۆ کار و دامەزران ئێستا زۆربەی زۆری خەڵکی ئەو گوندەی کە کاتی خۆی تەخەڕوجی کرد و دامەزراوە بەڵام ئیش و کارێکی نییە شەهادەیەکی هەیە بەڵام لێرە هیچ کار و کردەوەیەکی نەکە بکات بۆیە بە ناچاری خەڵکەکە ڕوو لە شارەکات ئەوەی کە دەمێنێتەوە خەڵکە هەژارەکەی ئەوەی کە توانە و کەم دەستە ئەگەرنا زۆربەی زۆری خەڵک دوای پۆلیسی مامۆستا قوتابخانەیەک لێرە نزیک منداڵەکان بووی بڕۆن؟ وڵای ئێمە زۆربەی زۆری دەستنە شکارتەی کۆمەڵگەی شکارتە ئەگەرنا دواوە نزیکترە دواوە جیرانمانە لەوێ تاکو پۆلی 12 هەیە بەڵام حەزی خەڵکەکەی زیاتر بۆ مەکتەبی شکارتەیە ناوبانگی زیاترە لای قوتابیەکان و هاتوچۆشیان بە سیارەیە ئاڵێن مادام سیارە هەرەگرین لە وەرزی زستانە مامۆستایە لەگەڵ بەفر و بەفرباری ناچۆنە؟ وڵات سوپاس بخوا ئەنی ئەو 3-4 ساڵی ئاخیر نەبێ کە دنیا وشکە ساڵیە و بەفروبانان کەم بۆ تۆ ئەجینای لێرە ساڵ هەبوو هەتاکو و مانجی 4 بەفر هەر هەبووە لە ماوەتەوە ساڵانە بەفرێکی زۆری ئەگرت. ئەی کێشەی سەرماتان نیە لە قوتابخانە؟ وەڵاهی زۆر ساردە باوەڕکە ئێستا لێرە لە پۆلەکانی ئێمە لەوانە لە هەندێک مەکتەب زستانە سۆ بە هەڵ نەکرێ بەڵام ئێمە لە هەر پۆلێک 2 سۆ بەدادەنێن ئەوجا بەشیان ناکە هێشتا هەر سارد هەتا ماوەی قەدیمی شەر سۆبەتان دەبێت دانابێت ئێستاکەش ئەمڕۆ داواممان کردووە سۆبەماندانەوە سۆبەتان داناوە بەفعلی ئێستا زۆر ساردە بەیانیانیش لەوێ ساردتر بێ بەیانیان داوامەکەمان هەم ڕۆژی بەیانیانە دوێنێ بەفر و کڕێوە بوو لێرە بەفرێکی باش باری هەتانی وەڕۆکەش بەفرما بوو. دەستە خۆش مامۆستا درێژەی بەرنامەکە دەبینەوە ماڵەوە ئێمە خۆشحاڵین کە میوانداری ئێمەت قبوڵ کرد. خۆشحاڵترین گەورەتان کردین بەخێر زۆر سپاس. ئێستا بەڕێوەین بۆ ماڵی مامۆستا لوقمان تەواو ماڵیشی لە کەشوهەوایە شوێنێکی یەکجار خۆشە هاوشێوەی قوتابخانەکەی کاک
موصل دكتور كيوان سلام عليكم. السلام دياري برنامج شو بيو موصل سلام عليكم. باشا دكتور خوش حالك. سلام عليكم. من مامۆستا لوقمان قادر خەڵکی گوندی ئەندێکم و بەڕێوەبەری قوتابخانەی ئەندێکم بەخێر بن بۆ ماڵەکەمان ماڵەکەتان ڕازاندەوە بەخێر بن سەر چاوانمان یاخوا بەخێر بن سەر چاو. نعم قدم خير اسمع الرسول خاوشي قندي عندكم نشني مالو يا اخوا بخير بسرت ساعه ڕەمەزانتان پیرۆز بێت. من سمەیە لوقمان دەرچووی کارژێڕی بانکەکان ساڵی 2012 بەخێربێن بۆ ماڵەکەمان. من ناوم زانا لوقمانە دەرچووی بەشی ژمێریاریم ساڵی 2017 بەخێر هاتنتا دەکەم بۆ ماڵەکەمان بۆ بەسەرکردنەوە سوپاس بۆ بەرنامەی قوتابخانەی خێزان و بۆ ئێوە ئەو برادران ئەزیێتان کێشاوە بەخێر بێنە. بەناوی خوای گەورە میهرەبان ڕەمەزانتان پیرۆز بێت و تاعات و ڕۆژووی هەموو لایەکتان قوبوڵ بێت. من کەیوان لوقمان لە ساڵی 2022 بڕوانامەی دیبلۆم بەدەستێنا لە دەرمانسازیدا. مامۆستا زۆر سپاس بۆ میوانداریە سپاس بۆ هەمووتان کە بەشدارن لێرە. بەخێر بن یاخوا ئێمەش بەناوی خۆمان بنە ماڵەکەمانەوە بەخێراتنیشی گەرمی زەرابتان و ستافی کەناڵی ئاسمانی پەیام دەکەین. خوای گەورە پاداشتیمان دەبوونتان بداتەوە ئەو ئەزیەت و ئازارێکە لە دوور و دەهیکێشن بۆ نیشاندانی ڕوویەکی جوانی کۆمەڵگە بە جیهانی ناوخۆ دەرەوە. خوای گەورە هەموو هەنگاوەکانتان بۆ کاتە توێش و قیامەت ئینشاءالله. سەلامەت بی زۆر سپاس. و هەر لە دەرفەتی مانجی ڕەمەزانیشدا پیرۆزبایی لەسەر جە مسڵمانان دەکەین بە بۆنەی هاتنەوەی مانجی ڕەمەزان. خوای گەورە تەوفیقی هەموو لایەکماندا بۆ ئەوەی کە بتوانین تاعات و عیبادەتێکی باش لەو مانگەیەدا کۆکەینەوە و بیکەینە توێشی قیامەت ئینشاءالله تعالی. ئامین ئەجمعین. سەلامەت بی. مامۆستا خێزانەکەتان لە ئێستا قاڵەباڵغ دەیبینم. ئاوا هەموو ڕەمەزانان وایان ئەمڕۆ میوانمان هەیە؟ بەڵێ وڵی دیارە ئێمە پێشتر خێزانەکەمان قەڵەباڵغ بۆ بەڵام بۆ خۆ دەزانی وردە وردە کەم دەبێتەوە و زیاد دەکا و کەم دەکا. لە ئێستادا ئەوڕۆ میوانمان هەیە ئەگەرنا بۆ خۆمان بابم لەگەڵدایە لەگەڵ خێزانم و دکتۆر کەیوانی. دکتۆر کەیوانی کاکدانەشمان لە هەولێرە لەوێ دەخوێن ئەگەر ناویشار لەگەڵمان ماوەتەوە. باش. تەوانە زیزان مام حازی ئەمڕۆ میوانی بەرنامەکەمانە چەند قسەیەکی خۆشمان ئینشاءالله لەسەر مانجی پیرۆزی ڕەمەزان لۆ دەکا. باش ئینشاءالله. طبعا ئینشاءالله تاوتوێکی خۆشی لەگەڵ دەکەین لەسەر مانجی ڕەمەزان. بزانم دایکی زریانی تو لەگەڵ مانجی ڕەمەزان چۆنی؟ بسم الله بناوي خوي قولوا مرحبا بخيرات انت عندك يا اخوا بخير بين سرت ساعه وتانم والله باشا الحمد لله لخوي بزاوي رمضان شي زور خوشه بربركته بايش كارو اخر شنو هتا لا عسرو او تجاوش نعم حاضر دكاين تو ژیانت خۆشە مامۆستایە و هەر لە کنە خۆتە بەڵێ هەر دەکرێت لە ماڵی شەکت بە مامۆستایی مەکتەب تۆزێک لەولاترا. بەڵێ دەچم لە پەنجەرەی ئیدارەکەیەوە بانجی دەکەم مامۆستا جواب دەوە. یعنی پێویست ناکات تەلەفۆن و شیرۆ بکەیت. نا تەلەفۆنمان ناوێ ئاسانە هەر نزیکە هەموو کاتەجی لە بن دەستی دەرناچین لە بن دەستی دەرناچن دایم لەبەر دەست بە. تەوانە زیزان ماڵەکەیان و مەکتەبەکەیان زۆر جار دیتمان مزگەوت و ماری مەلای پێکەوەیە. ئێستا لێرەش بزەوت مامۆستا کە مدیری و بەڕێوەری قوتابخانەکەی هەر لە تەنیشت مەکتەبەکەیە. پێم بڵێ لەگەڵ مانگی ڕەمەزان چۆنی؟ والله باشا الحمد لله بەخوا هێواران تۆزێک برسی دەبم بێتاقەت دەبیدەنا زۆر ڕەمەزانەی خۆشە. ئەمساڵ هاتۆتە فێنکایی و بەڵێ ماشەڵڵا وڵا فێنکایی ئێوە ساردیە بەتێنێتی شتی ناکەی ڕاکە ساردە زۆر. مامۆستا دەڵە مینگۆ ڕەمەزانەکەتان لە ساردیە لە فێنکایی دەبێت سۆبەی پێکەین ئەگەر سەرمامان نەبێت کەی رووسیا لەگەرمان پاشیوان لەوانێ هەر ئێرە سارد بێوەنیە هەر زۆر ئەگە پاشیوان سۆبەی پێ نەکەین بڕۆ بکەنانمان پێ ناخورێ ئەو یەک دوو ڕۆژەی بەفر نەباری بارە وەڵا بەرەوەڵا بەفرێکی باش باری ئارێوەڵا هەتانی وەڕۆما. الحەمدولله. پێم بڵێ ڕۆژانە چەند سعات وەختێک دەچێمەت بە خوخەریکی خواردن ئامادەکردن دەبێت؟ والله هیچا بەیانیان دەوری سەحات حوتنی و هەڵدەستم دەچم بۆ لای مانگایان ئیشیوان جێبەجێ دەکەم دێمەوە هەتا نیوەڕۆ ئیشەکانم تەواو دەبن دوای نوێژ خۆم دەکەم دەمەشی تزبیحاتی دەکەم و ئەمە هەندێک سوورەتان دەزانم سوورەتە گچکەکان ئەوان دەخوێنم بۆ خۆم ئەوجا سەعاتێک سەعات و نیوەک ئیسراحەت دەکەم و دوای هەڵدەست بۆن چێشت شتەکەم حازر دەکەم و ئێوارێ مانگام دێنەوە و دەستمەوە زگ مانگاکە بانگ دەدا و تا سعات چەندە نووی بەیانیان؟ وڵی بەیانیان حوت و نیو حوتنی هەڵدەستی دەبێ حوت و نیو هەستم نێزیی هەشتی هەستم لەبەر مانگە ئەرە وەڵا
بۆم ناکرێ بەخوای خەینا مامۆستاش لە وەختی هەڵەسی یان لەگە مامۆستای هەردەستن ئارە وڵی مامۆستاش باش لە خۆی بەزیاد بۆ خۆی دەبی بۆ خۆی دەبێ باشە بە وەبزەم هەرو کچە تاقانەیەتان هەیە وەنیا دڵ سمەیە تاقانەیە کام مایکی دەدا دەسمەیە سمێ سلااو لێ بێ و ڕەمەزانی شت لێ پیرۆز بێ ڕەمەزان لە ئێوەش پیرۆز بێ ستافی قوتابخانەی خێزان بەخێر بێن سەرچاوانمان یاخۆ بەخێر بن خۆشحاڵ بووین گەورەتان کردین ڕەمەزان لە ئێوە لەگەشت مسلمانان پیرۆز بێ سەرەتا ئەو کوڕی سەرکۆشتمان پێ بناسێنم کوڕە جوانێکی کاکە محەممەدە کاکە محەممەد کوڕدا بەڵێ منداڵی سندەم تا وڵا دووەمە منداڵی دووەمە یاخۆتە من درێژ بێ سەلامەت یاڕەبی زۆر باشە لەگەڵ ڕەمەزانەوە چۆن سپاس بخوای گەورە وڵی باشە بەس بەهۆی محەممەدیەوە تۆزێک وڵی هیلاک دەبیندەنا باشە الحەمدولله تۆ ڕۆژانە بەرنامە چۆنە بەرنامی خۆت چۆن داڕشتووە وڵای من چکە کچەکەم لە مەکتەبە بەیانیان دەبێت زوو هەستین ئەویش جار وایە بە ڕۆژ و جار وایە بە ڕۆژ و نیێجا پاشیوان دەخەوینەوە هەتا کاتی بۆ مەکتەبی دەڕوا دوایش خەریکی قورئان خوێن و ئەو محەممەد و سەلامەت یاڕەبی ئەو مایکەم دێت خوا با تۆزێک لەگەڵ ماحازی سەلام عەلەیکوم عليك السلام بخير بێ ئەحواڵت وەڵای چاکم خوا دەوامدارم بێ عیلەکی جوانتان هەیە ماشاءالله بەڕێ هەمووان ڕازی بەرێ لە هەمانی ڕازیمە الحەمدولله لەگەڵ ڕەمەزانێک کوی وەڵایی چاکم لەگەڵ مەزانیشت کە شوهایەکەتان زۆر خۆشە گوندەکەتان زۆر خۆشە ماشاءالله ئی خۆشە هەراوا خۆش بووە قەدیمیش یان ئێستا خراپتر بووە ئێستا چۆل نەبووە گوند ئێستا چۆل نەبووە ینی پێشتر قەلەباڵختر نەبوو بەرێ وەڵا جاران قەرەباڕختر بوو جاران ئێرە سەرشکە چۆل بوو چی لێ نەبوون زمانی پێشی ئەدی ناوگوندی ناوگوندی لە ئاندێکێ ئەوێن دەرێ نێزیکەی سیماڕە کە بوو ئەدی ئێستا چەندی لێیە وەڵا ئەلان ناگاتە بیستی ناوەڵا لەان ئاندێکی بە هەموو تێنەخۆت چار مارانی مایی چار مار چۆل بووە چۆل بە فعلی چۆل بووە و گوندەیە بەر بەڵێ وڵا ئێستا تقریبا نزیکەی 400-500 ماڵ زیاترە بە ئامی گوندەکەی بەڵام بۆ خۆی 3-4 ماڵی لێ ماوەتەوە لە ناو گوندی ئەدی ئەوانەی دیکە دەڕۆن دەگەڕێنەوە هەر بە تاوی ڕۆیشتون نەوە ڕۆیشتونە بەس ئێستا و سەرشکەوتان کە پێشتر ئاوەدانی لێ نەبوو ئێستا وەکو گەڕەکەشیە مەسەرەن ئەو گەڕەکەی ئەو بەری ئامانچ ئەوە دە12 ماڵێکی لێماوە بۆ دووسێ گەڕەکانەوە تۆزی قەرەباڵغی لە ئەگەنا بەرەو چۆڵی بووانێ خەڵکێک بە زۆری چۆڵ بوو لەگەڵ مام حاجی قادرین باوکی مامۆستا لوقمان دەمەوێ هەندێک لە ژیانی مامۆستا لوقمان لەو پرسیارکەمەوە هاوکات تاوتوێی مانجی ڕەمەزان بکەین زان لەم گوندەیە بەگشتی مانجی ڕەمەزان چۆن بووە زۆر مەمنونم کە بەشداری لە بەرنامەکەم دەست خۆشبی پێم برێ ڕەمەزانی قەدیم لەگەڵ ڕەمەزانی ئێستا فەرقە چ کردیە لە بۆ تو والله ڕەمەزانی قەدیم ئیشەندە زۆر بوون هەندن ئیش ئەکرد زۆر بێسەتە بووین الآن وەنیە الآن ڕەمەزانی الآن بەسیانی ترە ڕەمەزانە دانیش چوینە کاروانی تووتنە بردە کاروانی ئەنفرۆت ئەبە ڕۆژی بووی بە ڕۆژی ڕەمەزانت دیتە لە هاوین لە زستان لە زۆر فەسلان مادیە لە هەموو فەسلان لە بەهارێ لە هاوینێ لە زستانێ لە پاییزێ چ فەسلێنەوەکی نەمدی بووی باشە چ فەسلێک ڕەمەزان زۆر خۆشە تێیدا چ فەسلێک زۆر خۆشە لەو ڕەمەزانی پاییز لە هەموو فەسلان خۆشترا پاییزان لۆ پاییزان ئەنە سەرمایە و نەگەرما ئەو خۆشە بەرە هاوینان کابرا یەکدارا تێنیە بێ حیسابدانیە تێنی بوونی هاوینان بە ڕۆژی دەبوون و ئیشتانیش دەکرد قەدیم بە ڕۆژی بوون و ڕەمەزان بوو ئیشت کردیە هاوینانیش هاوینان مەسەلا حیوانن هەبوو دەبووە چروێن بە پشتێ بۆ هینا بە دانگەن بۆ براو کرد بە بەفریش بوو بە ڕۆژیش بووی بەفریش بوو یعنی بەفر و ڕەمەزانیش پێکەوە دیتیە ئەو ساڵ ڕەمەزانەکە کووە جەوی ئەو ساڵ لەگە ڕەمەزانێک کوی وەڵا ئەوئی بە ڕۆژی نیمە ئیلعان بە ڕۆژینی لۆ ناوەڵالان دکتۆری وەگۆ نابی بە ڕۆژی بی ئی بە ڕۆژی بی گورچی لە تەڕا ئەوەچن و نابێ ڕۆژێ بگری مامۆستا لوقمان مامۆستا ئەویشم برازایە مامۆستا ئیبراهیمیش وەگۆ ئەگەر لەبەر هەندێش نەبێ عمرت زۆرە گوتی ئی بە ڕۆژی مەبە عمرت چەندە ئێستا عمرم وەڵڵاهی
نزانم چەندە لە سەتی وەنێزی کەوتیە دەیخوای گەورە ئینشەڵا عەمر درێژ بکە. خەرچی گوندێک کوبوون لەبەو بە ڕۆژی بوونێ واللهی خەرکێ گوندیش ئێکێکە بێ ڕۆژی بوون نەخۆ چابوون بۆ ڕۆژیە الحەمدولله ئەرێ خەڵکی دینداری زۆر بۆ ئەو گوندەیە الله ئەمە بە ڕۆژی بووینەدا لەکن حیوانی بووین دوو کەسە دیش بوون ئێکم برا بوو ئێکیش خزم بوو هاوین بوو وەختی ترێ و هەنجیری بوو کان یەکیان هەر قەند بوو ترێ و هەنجیریان تێ ئەکرد کوڕە گوتم مارکاولینە ئەنگۆ ڕۆژێ بگرن گوتم ڕاوەسن بە ڕۆژە قیامەتی ئەنگۆ لە قاوەکی ئاگر وەسەرتانە بێ ئەرێ وەڵڵا لەگەڵ مامۆستا لوقمانی کوی تا چەند لە مامۆستا لوقمانی ڕازی واللهی مامۆستا لوقمان زۆری چاکە لەگەرت باشە ئەرێ وەڵا ئەلان لەبەر مامۆستا لوقمانی نەبی لێرە نابم تخوا باشە کووە نەچوتێ شاری گوندت بەجێنەهێشتیە واللهی نەچوین وەختی هەو بۆ عالم ڕۆیی بۆ زۆر ئەمە نەچوین ئەمە هەر لێرە بووین ئاخری ڕۆیشتین چوینە ئێرە ئەوان ناوەدا عاجیاوای چار قڕنەی چوار قڕنەی وەڵا لەوێن دەرێ بووین بینێکی لەوێن دەرێ بووین ئاخیریشدان خانی نەچۆتا بوون خانین هەرما بوون هاتینەوە لەوێن دەر هەموو تقریبا ناو عمرت لێرە بووە زۆربەی عمرت ها بەرێ زۆربەی تەمەن و عمرت لێرە بووە تو هەرا لێرە بوویم هەر لێرە بوویت بە تەمانیش تازە بەجێبێلی ئینشاڵڵا تازە بەجێ نایڵی ئینشاڵڵا لێرە تازە حساب ماڕۆی باشە چگلە یەکت لە مامۆستا لوقمانی هەیە وەڵا چگلەیم لێنین گلەی یەک شتاک لە عادی لوقمانی زۆر لێ ڕازیم لێ ڕازی ئەرێ وەڵا ئەلعانەکە ئەگەر خوانە خواستە هەدەلی بێ بمن بی من بمرم برا ئەو نەمری نانە ئینشاڵڵا ویشتە من درێژ دەبی چ عەمر درێژ دەبی ئەرێ وەڵا ئەدی لە کوڕەکانی ڕازی الآن لە کوڕەکانی مامۆستا لوقمانی ئەرێ وەڵا هەمووە چاکن الحەمدولله کە خەرانی خوای گەورە ئینشاڵڵا عەمر درێژیان کە ئەتۆش عەمر درێژکە ئامین ئینشاڵڵا خوای گەورە یارمەتیت دەدا و تەندروستیشت باشتر دەبی وەڵای بەتمای خالقی گەورە وەڵای العانم خەما ڕۆژیانە ئارێمە من بەدەحێری ڕۆژی نەخواردیە نەمخواردی ڕۆژی ئەلانیش گوتم ئاخری عمریدا ئەوە چێ ڕەمەزانە من بە ڕۆژی نیمە پێت ناکرێ چێ ڕەمەزانی مادەم دکتۆر وەی گوتیە تەواوە وەڵا دکتۆری بە ڕۆژی بووم سێ ڕۆژی مابوون ڕەمەزان بچی چوینەکنی فاسی کردم گوتی بە ڕۆژی گوتم گوتی بشکێنەوە گوتم وڵا ناشکێنم ئەوڕۆ اینجا دەگوتی مادام نەشکێنی ما هاتیەکن دکتۆری گوتی گورچی لە تا ڕاوەستایی گوتی ئەتو نابی بە ڕۆژی بی بە ڕۆژی معنای وەیە حساب تەڕوە گوتم وڵا ڕوو ناشکێنم و ئەوێ ڕۆژێم لەشکان وەسفەی نەم ڕاشکە مامۆستا سپاس بۆ دەرفەتە زۆر سپاس مامۆستا تۆ لە نێو فێرگەکانی و لە نێو قوتابخانەکانی ئێستا پەروەردەی خێزانی چۆنە و تا چەند پێویستە ئاگاتر بین بە ئاگاتر بین لە پرۆسەی پەروەردەکردنی خێزانی بەڵێ دیارە گرنگترین پەروەردەی خێزانە چونکە هەر کۆمەڵگایەک ئەگەر پەروەردەی نەما یارە ئەو کۆمەڵگای بەرەو داڕوخان دەڕوات و پەروەردەش بناغی پەروەردە لە خێزانەوە دەست پێ دەکات بۆیە زۆر گرنگە پرۆسەی پەروەردەی خێزانی باش ئێستا مامۆستا چۆنی دەبینی لە پاش ئەو تەوژمە هەیە بۆ زیادکردنەوەی خێزان کۆمەڵەکاندان هەیە بۆ گەنجان کە ئەسڵەن زەواج نەکەن بڵاوبوونەوەی هەموو ڕێژەی تەلاقەمە تا چەند کاریگەری بەسەر کۆمەلگا و پرۆسی هاوسەرگیری دەبێ بەگشتی بەڵێ دیارە پرۆسەیەکی زۆر خراپ هەیە کە دەیانەوێت جارێکی تر خێزان هەڵوەشێنەوە ئەو تۆکمەیە کە پێشتر هەبووە بۆ لە ناوبردننی خێزان بەڵام سوپاس بخوای گەورە بەرامبەر ئەو تەوژمەشکە هەیە کە دەیانێت جارێککە گەڕانەوەی خێزان تۆکمەکردنەوەی خێزان بەڵام ئەوانەی کە دەیانەوێت خێزان هەڵوەشێنن دیارە مەرامی خۆیان هەیە ئەجینە هیچ کۆمەڵگەیەک لە هەڵۆشانەوەی خێزان سوودمەند نەبووە بۆیە ئێمە دەبێت بەو ئاراستەی ئیشکەین کە جارێکتر خێزان بەرەو تۆکمەی ببینەوە دروستیکەینەوە تەماشا ڕاگەیانەکان کەین دەبێت ڕۆژانە دەیان ئاماری خراپ و ناخۆش بڵاو دەکەنەوە بۆ بێ ئومێدکردنی گەنجانمان کە دوورکەونەوە لە پرۆسی زەواج لەولاوە دایان کەناڵیان کردوتەوە بۆ ئاسانکردنی
کاری بەدڕەوشتی و خراپە بڵاوکردنەوەی جێندەر و بە دێوەزمەکردنی پرۆزەی خێزان و کە زۆر قورسە و گرانە و وان لێ کردو کە گەنج ناتوانێت بیکاتیان ئەگەر بشی کات زۆر بەلایەنەوە کردوێنە شتێکی لاوە چی باشە تۆ چی بە خێزان دەڵێ چی بە گەنج دەڵێ لەم پرۆسەیە کە بە فەرلی ئێستاکە جۆرێک دروستکراوە کاکە خێزان پێک ناهێنرێت و پارەیەکی زۆری دەوێت و ئاوانە ینی بە فەرلی وایە مامۆسایان هێشتا خەڵکی باش مایەوە بە پرۆسی سادەش ئامادەی هاوسەرگیری بکە وڵای سوپاس بخوای گەورە من ئەوە بە گەنجان دەڵێم کە بەسە بەوەی کە وعدی خوای پەروەردگار هەیە خوای پەروەردگار دەڵێ هەر کەسێک کە بیەوێت زەواجکە من لەسەر خۆمی واجب دەکەم کەەوە هاوکاری بم تا ئینسان ئەگەر باوەڕی بەخوا هەبێ ئەو وعدی خوای پەروەردگار زۆر گرنگە و زۆریش ئاسانە پرۆسەی زەواج زۆر قورس نییە کە خەڵکێک لایەن وا کردو ئێمە کاتی خۆی زەواجمان کردووە یەک ژوورمان هەبووە و سوپاس بخوای لە نێو ماڵی واوان و یەک ژوورە لێک خانەوادەدا بە یەک ژوور دەستمان پێکردەوە لەوانەیە چەند دۆشک و بەڕێیەکمان هەبوو هیچمان نەبوو بێت سوپاس بخوای گەورە دوای گەورە خوای گەورە دەرویەکردنێتەوە و ئێستا زۆر وەزعمان باشە سوپاس بخوای بۆیە بۆ گەنج با نەترسێ لە پرۆسی زەواج زۆر گرینگە کەکەنێت هەن زیاتر هەن بدرێت و بە ئاسانی وەرگێت وشێکێ لە ناو کۆمەلگای من دەڵێن بەرەکەت لە خێزانە ئەم وشەیە بە مەستیان چی هەوسە زیات بە تەکید دیارە هەر کاتێک ئێمە کاتێک کە پێش ئەوەی پرۆسی زەواج بکەین لەوانەیە زۆر بەمان شتێکمان لە ژیرفاندا نەبوو بێت بەڵام کاتێک کە زەواج دەکەی کە خێزان دروست دەکەی خی پەروەردگار ماڵت دەداتێ منداڵت دەداتێ سەرۆت و سامانت دەداتەیە خی گەورە وعدی خۆی دەگەێنێتە سەر کە دەوڵەمەندت دەکا و ئەسلی ژیانەکە شەرە و پێکەێنانی خێزانە ئەگەر کەسێک ینی زەواجی نەکرد بێ گشتوێتە تەمەنێکی گەورە چی بەسەردێ و نمونانە بێگومان تۆ ئەو کەسە هەتا دەمرێت لە ڕووی دەرونیەوە ناتەواوە کەسێکی ناتەواوە ینی کەسێک کە دەروون دروست نییە بەڕاستی و فاشیلە لە ئیشەکەی خۆیدا چکە هەر ئەسلی دروستبوونی ئینسان خی پەروەردگار هەر لە باوکە ئادەمە و کە دروستی کردووە بینین لە تەنش خۆی دایکە حەوای بۆ هێناوەتە بۆ لیتەسکون و ئیلەیها بەڕاستی زەواج سوکنایی و ئارامیە بۆ ئینسانەکان باشە ماوەساڵ لەگەڵ پێکێنانی هاوسەرگیری و پێکێنانی پرۆسەی ژنهێنان چ شتێکی تر واجب دەبێت لەسەر ئەم دوو کەسەیە و بزات پیاوەکە و تاچەم پەروەردە لەوێەوە دەست پێ دەکات و مهمە بەڵێ دیارە ئەنی بەر لە منداڵ بوون بازەکەم گرنگتریشت ئەوەیە کە تۆ یەکەم شت چدایکێک هەڵدەبژێری بۆ منداڵەکەت گرنگە کە تۆ سەرەتا ئەو خانەوادەی کە دەستنیشانی دەکەی کەسێک بێ کە لەگەڵ تۆ گونجاو بێت وە بزانێت بۆ بەیانی دەبێتە دایکی منداڵەکانت و لێک تێگەیشتنی خێزانەکان زۆر گرنگە کە ئەو سوکڕە هاوسەرگیری دەکەن ژیانێکی هاوبەشە ئەوەی کە پێشتر هەی بووە ژیانێکی جیاواز دێتە پێشێ ئەو بە هەردوو لای خێزان تەواو دەکەن لە یەک گەیشتن و هاوکاری یەکتری بەردی بناغی تۆکمەی ئەو خێزانە دەبێت مامۆستاوان ئێستاوە گوندی ئەندێکە لە پشتماوە نیە ئەوە ئەندێک پێشتر لەم گوندەیە حاڵەتی جیابوونەوە چۆنە بوو ئەوەی تۆ بەبیرتەیانی چەندانە هەبوو ئەگەر بەبیرە من لە تەمەنی خۆمدا بیرم نایە حاڵەتی جیابوونەوە هەبوو بێت لە کاتێکدا کە زەواجی پێشووتر لەوانێت زۆر گرفتیشی هەبوو بێ ژن بە ژنە گەورە بەگەچکە بەڵام ئەو خێزانانە هەڵوەشانەوە خێزان نەبوو لە تەواوی گوندەی بەبییر لە 200 ماڵ مەسەلەن لەو گوندەیدا زەوازی کردووە لە ژووری تەسک و شوێنی گچکە و لە ژیانی ناخۆش و لە گرانیدا بوو بەڵام بیرم نایە یەکێک کە لە یەک زیابوو بێتەوە ماوەسە بەڕای تۆ مەرجیان ینی هۆکاری سەرکەوتنی و خێزانانە چی بوو ئەو کات وڵی یەکەم شتێک بژن و پیاوەکە ڕێزیان لێک دەگەر خەڵچیت کە تەداخۆلی نەدەکرد یان شتێک بەڕای تۆ ینی بەردی بناغیەوە بکە و خێزانانە هەڵنەوەشێنەوە بەڕای من ئەسڵ پەروەردە ئاینێکە بوو کە ئەسڵ ینی زۆر جارن مەسەرەن لەوانەیە لێک تێنەگەیشتنێک کە هەبێت لە بینی خێزاندا بەڵام ئەو دینە ئینسان تەحملی ژان و معانەتی یەکتری دەکات تەحمل دەکات ئاسایی دەبێت کە ناخۆشیەکان بەیەکەوە تێپەڕ دەکەی ئەو تەفاهمی بینی خێزان و پەروەردەی ئاینەکە وات لێ دەکات کەەوە تۆ ڕێز لە یەکتری بگری و خێزانش تۆکمە و بەردەوام مێنیت کاکزانە خۆشحاڵین سواز بۆ میوانداریتان ئێمە خۆشحاڵتر ئەیزانە لەگەڵ ڕەمەزانە چۆنی وەڵا الحەمدلله باش بەرنامە و ئیش و کارت چۆن ڕێکخستووە وەڵا ئیش و کارمان تەبیعی من ساغ شۆفڵم پاشیوان دوای نوێژ دەست بە ئیش دەکەین هەتاوەکو سعات 12 لە 12ەوە تقریبا دەبینە ئیسراحەت بەڵ لە معمەلی بەساڵە و لا خەسالەی مالی زۆر باشە یعنی لە بەیانی تا ساعت چەند
يعني تا سعات دوازدە تا سعات 12 ینی پاش پاشە و دەست بەڵێ لە بەکار سعات پێنج دقەوە باشە لەگەڵ ڕەمەزان و ئیشکردنا بە هەردوو کات چۆنی هیلاک نابێت والله الحەمدلله باشە ڕەمەزانەکەی کاتەکەی فێنکە ئەگەر زاری وایە برسی دەبێ ئەگەر ناتینی بوون ئەوانەی تێناکرێت برسیە بێ بەڵێ بەوکاریەوە کە زۆر جوڵەتان هەیە وشتان هەیە باش لە فەزلی خی گەورە بەزیادی ڕەمەزانەکە خۆشە لە فەسلێکی خۆشدا ئەو باران و بەفرەش جەوەکەی خۆشتر کرد ڕاستە ئەلحەمدلله خۆت ژمێریاری تەواو کردووە ئێستا سایقی دەکەی چۆنە بەڵێ وەڵاهی ماشەڵا حکوومەتەکەمان بەناشکری نەوێ دامەزراندنشت هیچ نەماوە من 2017 تەواوم کرد باش بەالحەمدلله لە دوای 2017 لە معمل بلۆک ئیشم دەکرد ئێستا چوومەتە خەسالە ینی دەبێ پشت بە خۆت بەستی ڕاستە خێزانیشت پێکێنەوە بەڵێ الحەمدلله منداڵت هەیە بەڵێ دوو منداڵم دوو منداڵ یاخواتە من درێژبی کاکەوان زۆر سپاس بۆ دەرفەتە خۆشحاڵ بووی زۆر سپاس پێم بڵێ ڕۆژانە بەچی خەریکی لە مانجی پیرۆزی ڕەمەزانە تا چەند بەرنامەکانت گۆڕاوە تەبیعی ئێمە ئیشکردنمان ئێستا لە پارشیوانەوە دەست پێ دەکە لە پارشەوە دەخەون ئێمە ئیشکردنمان دەست پێ دەکە زۆر ئیشکردنمان دەست پێ دەکە کارگێکی بلۆکمان هەیە لە پارشیوانەوە دەچمە ئەوێ تقریبەن تا نیوەڕوان لێو دەبم دوای نیوەڕوانیش بە دوامی دەرمانخانەوە خەریکی دەرمانخانە خۆت دەرمانسازی تەواو کردووە بەڵێ مەحەلی دەرمانسازی دەرمانسازی زۆر چاکە ینی باش مەژغوڵی تاوی ڕۆژەکە مەژغوڵ لەخوا بە زیاد بێ مەزالمان کەمە مەزە الحەمدلله ئەی لەگەڵ ڕەمەزانە چۆنی الحەمدلله لەخوای گەورە بە زیاد بێ ڕەمەزانێکی تا بڵێ خۆشە هەم کاتەکەی هەم یعنی جەوەکەشی زۆر خۆشە باشە سەوی ڕەمەزان و ڕۆژوگرتنە الحەمدلله لەگەڵ قورآن خوێندنەکەیوان الحەمدلله بەشێکی ڕۆژەکەشمان بۆ ئەو داناوە ئەزا زیاتر دەکەوێتە بەربانگان لە بەربانگان بتوانین ئەوەندەی توانەمان هەبێ قورئانیش بخوێنین باش لێرە ئەگەر کاکەمین و هاوکاران ئەو بن میوێکی زۆرە بینین داوانە دارمێون باوکت باسی کرد باخێکی تریشتان هەیە چۆنی بۆ یارمەتیدانی باوکت و بابەتی ڕەز و باخە والله الحەمدلله لە خوای بەزیادبی ئەوەندەی مەجال هەبێ یارمەتیان دەدەین بە پێی مەجال بەس زیاتر ئێستا ئەوان پێوە خەریکن باشە بە حەزەکەم باسی ئەوم بۆ بکەی باوکت و دایکت تا چەند هاوکارت بوون بۆ پرۆسەی خوێندن و تەواوکردنی خوێندنە وڵی دایک و باوک نەکرد لە خوێندن هەر لە سەرەتای لە دایک بوونەوە زۆر بە منداڵەکانیانەوە ماندوون ئیتر کە گەیشتە خوێندنی زیاتر کە دوور دەکەویەوە وتر خەمی دوورکەوتنەوەیان و پاڵپشتیکردنیان زۆرە ئەنێەوە کە لێرن بە تەکی دەبێت دوورکەونەوە یان هەولێر و یان سلێمانی بێ سلێمانی و خوێنن لە تەواو کردووە من لە هەولێر تاوام لە هەولێر تەواو کردووە هەر دەبێت هەفتەی جارێک ئەگەر زوو هاتبێ هەفتەی جارێک هەفتەی زای زۆی هەفتە جارێک ئادا هەفتە جارێک دایک و باوکرد لە پشتت بوون ئەوە گرنگ بوو بۆ تۆ کە ئەوان هاوکار زۆر بە پشگیری ئەوان نەبا ئیتر من ناگەشتمەم کاتە یعنی هەر لە سەرەتای خوێندنمەوە تا پاڵپشتم بوون لە پۆلی 12 بە تایبەتی کەشەکیوان ڕەخساند کە بتوانین ئەو دەرەجێ بێن و ئەو بەشە دڵخوازی خۆمان بەدەست بێنی بە پشگیری ئەوان نەبا ناگەشتینە ئێرە و نەمانەتوانی خوێندەکەمان تاو بکەین باوکی لێرە نییە لێرەوە حەزەکەم دوای لە بەرنامەکە ببینێ هەم دایکم باوکە چۆ سوپاسێکیان پێشکەشەکەی حەزەکەی چوتەیەکیان پێشکەشکەی وەڵاهی دەستیان ماسەکەم زۆر سوپاسیانەکەم چکە ناتوانین قەرەبووی ئەو چاکێ بکەینەوە کە ئەوان پێشکەش بە منداڵەکانیان دەیکەن. دایک زریانی حواڵت چۆنە؟ والله باش ئینشاءالله لەگەڵ ئامادەکردنی خواردنان والله باشم دەخوای بەزیاد دەستاوت خۆشم زۆر بیخۆ تامی کاوجا دەزانی ئینشاءالله ڕۆتامی دەکەیت ڕۆژانە تقریبا ساعت چەندێ ئێرە و خەریکی خواردن ئامادەکردنی دەبی؟ والله لە سەعات 4ەوە 4 دەست پێ ئەەکەم خواردنەکان حازرە هەر بە خۆشتی لە هەر بە خۆش ئارە وڵا بەس بخۆم هەستێکی چۆنت هەیە کاوها لە سفرێ کۆ دەبنەوە بەربانجی دەکەن زۆر یعنی هیوات منداڵەکانم بێنەوە هەمووی تقریبان دابش بوون هەمووی دوم لە هەولێرەیە لە چێن دەرێت مامۆستا زریان و کاکەدانەوە لە هەولێرێنەوە کاکە زانەوە لە لای حاجیاوایە و ئۆسمە یەخان لە حاجیاوایە و تا هێوارێ دکتۆر کەیوانمان لەکن ماوە لەگە خەزوریشم لەگە خەزوریش زۆر باش ینی 4-5 نەفرێکن لەسەر
بەڵێ باشە کە ئەوان دێنەوە هەمووتان بەیەکەوە فتار دەکەنەوە هەستێکی چۆنە پێ هەر زۆر ینی تایبەتە. باشە خێزان بەگشتی لای تۆ خێزان کۆبوونەوەی خێزان تا چەند پێویستە و تا چەند هەستێکی خۆشە؟ وەڵی زۆر پێویستە و هەستێکی زۆر خۆشیشەیە ینی دایمە تو بڕواکە کە منداڵەکان دێنەوە ینی جەوەی کەت هەیە تو هەر ینی بڕواکە خۆشی هایتم ئەو کاتی کە مامۆستا زیرانوان هەموو دێنەوە لەسەر سفرەی کۆ دەبنەوە زۆر خۆشە ئەگە دەڕۆنەوە بڕواکە هەتا دوو ڕۆژە هەر دەڵم حاجڵمان بخوای تەماشاکە ماڵەکەمان چەند چۆل بووە. بەڵام لەوانەیە کەوان دێنەوە تو ماندی تریژ بووی ینی ماندی تریش بم هەست پێ ناکەم هەست پێ ناکەم نەوەڵڵە چێشتەکان حاضر دەکەم و دینم لێرەدا دەنم ببووکەکانم دەڵم ئەوە حایدینگۆ ئەمن ئیلاقام نیە لەگە بووکەکان چۆنی خەسوەکی باشی خوای بەزیاد بێ عیبمانە ئەلحەمدولله ئەرە وەڵڵا لە مامۆسای ڕازی زۆر لە حاجی ڕازی بەڵێ باشە بەڕای تۆ چ شتێک خێزان بەهێز دەکات چ شتێک خێزان پتە دەکات؟ وڵی دینداری بەڵێ ئەگەر ئەتو دینەکەت هەبوو لە ماڵی دینەکەت بەرفراوان بوو لە ماڵێدا منداڵەکان هەمووی قورعان خوێ بوون و دیندار بوون ئەوە هەستێکی زۆر خۆش و ئەوە هەیە بەس بڕوا کە هەموو شتێک لە دینیدا ها ئەگە ماڵەکە دینی تێدا نەبوو خۆشەویستیش تێدا نیە. اللهم لك السنة وبك آمنا وعلى رزقك افطرنا وللصوم غد نوينا ذهب الظمأ وابتلت الحروق وثبت الأجر إن شاء الله يا ربي خواجه بخاتي أو كاتبير وزدكي لقناه توان من خوش بي روجي هم ولايك من قبول كي خواهي قبل رزقي حلال ما من نسيبكي من دار كان من صالح كي خزانة كان من توك متر وجوان تركي لقناه هم ولايك من خوش بي وخواهي قبل لو استعفش خوش بي بەم بەرنامەیەوە خەریکنەوە دایانەوێ خێزانەکانی کۆمەڵگەمان زیاتر بەرەو پتەوی و بەرەو قایمی بچن خوای گەورە لە گوناهی هەموو لایەکمان خۆشبی ئامین یا رب العالمین. الله ئەکبەر. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين آمين. ئەزان و خۆشەویستان ئێستا لە یەکێک لە خۆشترین بڕگەکانی بەرنامەی نەویش پێش بڕچوویە لە نێوان هەردوو سەرپەرشتیاری خێزانەکە لەگەڵ دادا قەدەم خێر و هاوکات مامۆستا حاجی لوقمان بزانینەوان تا چەند شارەزای تایبەتمەندەکان یەکترن. ڕاستەوخۆ پرسیارەکانی تایبەت بە دادا قەدەم خێر لە مامۆستا لوقمان دەکەین بەڵام پێشەوە دووبارە دەمانهەوێ بچیتە جەوێکی قورئانی ڕەمەزانی یەکجار خۆش. ئەو ئیتفۆنەیە لەگوێ بکە ئەمە لێرە قورئانی پیرۆزت لێ دەدەم و دەتوانی لە خۆت تەمەشای قورئانەک دەتوانی لێرەش تەمەشای قورئانەکەی بکەی و لەگەری بڕۆی. یاڵڵا مامۆستا مامۆستا پێش وەختە حەزەکەم بزانم چەند ساڵەیەوە هاوسەرگیریتان کردیە؟ ئێمە لە ساڵی 1970 هاوسەرگیریمان کردووە. 1970 باشە مدەیەکی زۆرە یانی دەبێ هەرچنا لەو چوار پرسیارێکە ئەمە سێ پرسیار لە تایبەتمەندەکانی یەکتر بزانن. بەوە دەست پێ بکەم خێزانت موالیدی چەندە ینی بە دیاری کراوی؟ یەکی 1960 یەکی یەک. ئەمە تەنها نووسینیان موالیدی واقعی خۆیتی خۆی زەمن ئەو کات نەبوو چەند مامۆستا؟ یەکی 1960 زۆر باشە. ساڵیادی هاوسەرگیریتان بە تاریخی تەواو دەزانی؟ بەڵێ
15 حوتی 1970 شتا حوت ڕۆژی جمعاش بوو. ڕۆژی جمعش زۆر باش باشت ببیرە. بەڵێ. ئەو کات تەمەنت چەند ساڵ مامۆستا؟ من 14 ساڵ بوو. 14 ساڵ ماشاءالله. ینی زۆر گەنج بوویتی. بە خواستی خۆت هاوسەرگیریت کردیان ماڵەوە و کات ئەوی نەخێرە و کات ماڵەوەمانە مەگچکە بووین کە هاوسەرگیریان بۆ ئەنجامدا بووین بەگچکەی. باش. گوێم لە خێزانت بوو گوتی لە ماڵێ مانگامان هەیە و پەلەوەرمان هەیە و حەزەکەم زانم خێزانت لەوانەی کە هەتانە لە هەمووان زیاتر فۆگریت چ شتێکە مانگاکە یان پەلەوەر یان مریشک یان شتێکی زۆر خۆش ئەوێ لەوە ئاژەڵانە. وڵاهی تقریبان هەمویانی خۆش دەوێت بە دیاری کراوی دانێ بەڵام زیاتر حەزی لە پەلەوەرە چکە مانگا ئیشی قورستراگەرنا حەزی لێ بەڵام پەلەوەرەکان ئاسانترە بۆ پەلەوەر بنووسم مریشک و کەڵەشێر ئەو بابەتە زۆر باش. خێزانت لە نێوان نانی بەیانی و نانی نیوەڕۆ و حەزی بە کامەیە زیاتر کە بیخوا بۆ خواردن لە زیاتر نانی نیوەڕۆن. نانی نیوەڕۆیانی حەز لێ؟ بەڵێ. باش. کۆتا پرسیارم خێزان حەزی بە چ ڕەنگێکە؟ وڵا زیاتر ڕەش و هەناری. ئەگەر ڕەش و هەناری قەینە هەرێکی چیان گوت ڕاستە بەڵام بە زیاتر حەزی بەکان زیاتر ئەوەی کە لەبەری دەکا ڕەش. ڕەش زۆر باش ڕەنگێکی سەیرە حەز بۆ ڕەش کەمتر ڕەش بەکاردەیان زیاتر بۆ تەعزیە و بابەتانە بەکاردێ زۆر باشە. ڕەنگە تۆخەکان ینی بەڵام ڕەنگە تۆخ زیاتر حەزی لە ڕەنگی تۆخ. گوتمان ڕەش و هەناری. هەنارتانی شێوە نێ مامۆستا؟ زۆر باشە. دادا قەدەم خێر طبعا لە جێوێکی ئەوەندە خۆشە زەحمەت حەز بکاتێکی دێن. سەلام عەلەیکوم. عەلەیکوم سەلام. تەمام بە دەستەکەت زانیم سەلام دەکەم وەنێ دەستی خۆم وەڵای خۆ ئەمە ڕۆی بۆ جەوەکی چۆن بوو؟ وڵای جەوەچ خۆش بوو؟ دیاخۆ ئینشاءڵڵا زاهەتی لەو قورعانەی بگری وەڕوا بکە. خۆی گەورە ئینشاءڵڵا ئەو جەوە قورعانیە لە ماڵەوە جارە بە خۆمان هەوڵ دەین دروستکەین ئینشاءڵڵا لە ماڵە لە تەلەڤیزیۆنەکان هەوڵدە بە بەردەوامی قورعان پێبێ بۆ بەرەکەتی ماڵ وڵای بە زۆری لەنا موبایلم پێیە موبایلم لەگەڵدا دائیما الحەمدولillah بەس بە زۆری ماهیر معەقەلی ئەوش هەر ماهیر مەیەقلی هەڵم لە دابووی زۆر باش بیانی پێنج پرسیارم لە مامۆسای کرد سەبارەت بە تو ئەو پێنج پرسیارەت ئاڕاستە دەکەمەوە بزانم تا چەند مامۆستا توانیوێتی تایبەتمەندی تو بڵێ. موالیدت چەندە؟ مالیدم 69 چەندی چەند؟ وازانە دوو یەکەنە یەکی یەکە. زۆر باش ئافرین یەکیەکە ئەرێ مامۆستا لێرە تەواوی گوت. ساڵیادی هاوسەرگیریتان؟ ساڵی 15 هەفتی 87. ئافرین خۆشتەوا بۆ بزڵت 15 هەفتی 87 مامۆستا ئاماژەی پێدا. لە ماڵێ دەزانم مانگاتان هەیە و پەلەوەرتان هەیە و مریشک و قاز نازم قاستان مایان خواردتان؟ وڵای قازمان نەما خواردتان؟ نۆشی جیانتان بشی. دۆزستانی خواردتان؟ خواردتان؟ ئەو زستانەی وەرەوە ئینشاڵڵا. ئینشاڵڵا زۆر باشە. لەوانە لە مانگا و مریشک و کەڵەشێروانە کامیانە زیاتر خۆش دەوێت؟ وڵاهی قازەکانم خۆش ناوێت. قازەکان خۆش داوێت؟ ناوەڵا بەس مانگا و مریشکوانە باشە مریشک یان مانگا؟ وڵاهی چانم خۆشتر دەوێت؟ مامۆستا قڵەکی گوتی ئەو گوتی ئەوەی زیاتر خۆش دەوێت. وڵاهی مریشکیشم زۆر خۆش دەوێت بەس مانگاش یعنی بڕوا بکە ئێستا لەو دوای خۆش دەوێت. دانەیەکیان هەڵبژێرە؟ مانگای هەڵدەبژێرم. مانگای هەڵبژێری زۆر باش. مامۆستا مانگای هەڵبژارد هەرچەندە ئۆکەیەکی بە مریشکیشدا مامۆستا گوتی زیاتر لەوایە کەیفی بە مریشکەکان بێ لەبەروی مانگای ئەرچی قورسترە. هەروایە بەسەدا مانگا شیری هەیە و مانگاشیری هەیە و خۆشترە. زۆر باش. مامۆستا لەوەیە 100% نەپێکا بەڵام هەر باش بوو تەیدێکی باشی مریشکەکانی نزیکی کرد بەس کێشەمان نییە. لە نێوان نانی بەیانی و نانی نیوەڕۆ حەزت بە کامەیە زیاتر؟ وەڵانی وەڕۆ. وەسەلەوەی 100% دێنا. دەست خۆش بێ یەک پرسیارم ماوە پرسیارێکی زۆر مهمە لە ڕەنگە حەزت بە چ ڕەنگێکە؟ وڵی زیاتر حەزم لە ڕەش و برێن ڕەش و هەناری تاری حەزم ئەو دوو دەڕەنگەیە حەزم لە ڕەنجی کاڵ و ئەوانە نییە. مامۆستا قەت هەدیەی لۆ هینایتی؟ ئەوەی باش
باشە خراپ نییە ناتی ناتی ئەو کاتێک چ بۆ حەجێ لۆتی چیچی لۆتی نابوو بەبیرتە بەڵێ ئەوسا شتی ڕەشت لەو هینە بەڵێ حەبایکی ڕەش بۆ ئەبایکی خەرجی ڕشم بۆ هێنەوە زۆر باش ینی هەدیەشت وەرگرتیە تەواو دەست خۆش بێ مامۆستا لە کۆی 5 پرسیار 4 پرسیار و نیوت ڕاست بوو ئەو شەرنیماندایە ئێستا دەچینە سەر تایبەتمەندیەکانی مامۆستا لوقمان بزانێت تۆ تا چەند شارەزای تایبەتمەندیەکانی وی باشە مامۆستا تۆش ئەگەر بچیتە ئەو جەوە خۆشی کە هەمانە دڵێت تۆ شەڕۆ باوەرە من ناچوم مامۆستا لەگەڵیشی بخوێنەوە ئینشاءالله 5 پرسیارم ئامادە کردیە سەبارەت بە مامۆسای بزانێتە چاچەنە تۆ شتانە دەزانی مامۆستا ماوەیەکی زۆرە خەریکی کاری سیاسیە و لەگەڵ ئەوەش بەردەوامی مامۆستا بووە ئەگەر بەڕای تۆ بە مامۆستا بڵێن یا مامۆسایەتی هەڵبژێریان کاری سیاسی کامیان هەڵبژێریت کاری مەلایەتی و پۆستی دین و ئەوانە هەڵبژێری باشترێنێک بەڕای تۆ لە نێوان ئەو سیاست و کاری بانخوازی ئەوانە لەگەڵ مامۆستای مەکتەب ئەوی هەڵبژێریت تاکیدی ئەنی واز لە مامۆستایەتی دەنیت وەڵی جا ئەگەر ناچاریکەن ئەگەر ناچاریکە بانخوازی باش ئاگام لێ باختان هەرچەند ئەمە لە وەرزێکی وشکە ساڵی هاتین زاری هیستان نییە بەڵام لەو میوا و دارانەی کە هەتانە پێ دوایە مامۆستا حەزی بە کامیانە زیاتر خزمەتی چانیان زیاتر دەکات وڵی هەنار و زیاتر هەنار ئەو جا دوایە هەنجیر هەنار هەنجیر باشە ینی زیاتر حەزی بە هەنارە بەڵێ پار هەنار وەبزانام خراپ بووە زۆر نەبوو هەنارتان زۆرە لە باخەکەی وڵی باشە باش بش خۆمان دەکات بەش خۆتمان بەشی مەناگە بابا بەشی دۆست و برادەرەوانە دەکات بەس بەشی ئەوی نییە بڵێ بۆ بازار ڕشتیوە بڕوا بەس بۆ دۆست و برادەر و خزم و زۆر باش مامۆستا حەزی لە چ ڕەنگێکە وڵی زیاتر حەزی لە ڕەشە هەردووتە حەزتان لە ڕەشە ئارەوەڵە بەس نازانمەوە ئەوە دوو جارە قاتی پێ بگۆڕین وتمان هەر ڕەش ڕەش خەڵکەوە زان یەک قاتتەیە ئارە وڵای وتمان ئەو جارە بەدەبی ڕەنگەکەی بگۆڕی باشتان کرد ینی مامۆستا شەڕ حەزی بە ڕەشە گروا بدەبووە لە ماڵ هەندێک شتی ڕەشتان هەبووە وڵی جوانی بۆ ماڵی شتی ڕەش بۆ جلوبەرگی جوانە زیاترە جوانە مامۆستا حەزی لە زۆرە خواردنێکە حەزی لە چ خواردنێکە زۆر چی بۆ لێ دەنێی زۆر زیاتر حەزی لە کنەمە کفتێک دروست دەکرێن کفتەی گەنمی حەزی لەو کفتەیە ئەوش تایبەتمەندی خۆی هەیە ئەو کفتە زۆر بە زەحمەتە بەس لەو مەنتیخانەش دروست دەکرێت باشە یەکەم کستان کە لەدایک بوو ناوی سومەیە بەڵێ سومەیە ساڵی چەند لەدایک بوو چێ ناویشی لێنە ساڵی 93 بوو ڕۆژەکەی نازانی وەڵی ڕۆژەکەم لەبیر نییە باشە چێ ناوی لێنە براکەم ناوی لێنا قاسم قاسم بەڵێ زۆر باشە دەست خۆش بێ دەسمە لای مامۆسای ئەو پرسیارانەی کە لە تۆم کرد لەوی دەکەمەوە بزانین تا چەند ڕاست بتووە مامۆستا خی گەورە ئینشاڵا ئەوەشی بە ئەجل و حساب دەستەکان خۆش بی وەڵاهی قورآانێکی خۆشە بەس قەتعی تێدا بۆ قەتە نازم نەی ئەوەیە جاجل قەتع دەبی وڵا لەوەی خەتی ئینتەرنێتەکەی دەرەوە گوێ لێ نییە ماشەڵڵا الحەمدولله مامۆستا پرسیاری ئەوم لە خێزانی بەڕێزت کرد پرسیاری ئەوم لە خێزانی بەڕێزت کرد ئاخۆ لە نێوان کاری مامۆسایەتی و کاری بانخوازی ئەگەر یان کاری سیاسی ئەگەر ناچار بیدانەی چند هەڵبژێری کامیان هەڵبژێری لە نێوان مامۆسایەتی و کاری سیاسی و بانخوازی ینی تۆ هەردووکت بەیەکەوە کردووە کامیان هەڵبژێری وڵاهی بە حکمی ئەوەی کە زۆرترین تەمەنمان لە کاری بانخوازی و سیاسیدا بووە پێم وایە ئەوە ئەولاترە زۆر جارانش ئەو با زەمانداوە یانێ هەڵمان بژارتووە ینی بووەش مامۆسایەتیت بەجێشت بۆ سیاست بەڵێ زۆر باش دەست خۆش بی لەوەی 100% بێکات لە باخچەکەی خۆتان باست کرد چەند جۆرە میوەیەکتان هەیە زیاتر حەزت بە خزمەتکردنی کامیانیان کامیان لەلا شیرینە لەو میوانێکە هەتانە وڵاهی هەمویان خۆشن بەڵام زیاتر هەنارم زۆر حەز لێ بە پلەی دووچی دوای هەناریش
ئەوە لێرە ئەفەن دەرەجەی خۆت هێنا ئیزافەکتیش گوتی و بزانم ئەویش قەیسیشم زۆر حەز لێ قەیسیش دووەم چت گوتەوە تۆ هەنجێریشەوە هیچ هەنجێرەوە ئەوە لەگەڵ دەهێ بۆدانابووی هەموو خواردنی بەیانیانم هەنجیرە ئەوێ دەڵێ هەنجیری بۆداناوی وڵی بۆ هەنجیرەکەت ئەوە هەنجیرەکە وەکو سوپی وە هەری لەگەڵیدا زۆر باشە لە نێوان ڕەنگەکانە حەز بە ڕەنگی بووماوەست وەڵی من زیاتر ڕەنجی ڕەش زۆر لەبەر دەکەم مامۆستا گوتی ڕەنگە تاریکەکان زیاتر گوتی ئەوەندە جل چی ڕەشما قاتی ڕەشما بوو خەڵک زان یەک قاتی هەیە گوتی ئەگەر ڕەنگەکەی بگۆڕە زۆر باشە حەز بە چ خواردنێکە وڵی لە خواردنی خۆمانە دەڵێوانە بەڵێ واز دەکەوا بشتیوا بێن نانەکە بە بۆ هەم کەس حەزی لێە وڵای خواردنی خۆمانە زۆرە کفتەیەکمان هەیە کفتەی گەنم لای ئێمە تایبەتە بەس حەقوانیە زۆر ئەو خواردنت بۆ ئامادەکە چکە باس شێوازی لێنانەکەی کە زۆر قورس بوو وەڵام آخر کەسێکی خۆش بێ دەبی خواردنی خۆشی بۆ حازرکە ئەو سیاستانت لەگەڵ بەکاردێنی لێ معدل ئاوا جوان بووە خواردنی خۆش وەردەگری زۆر باشە ساڵیادی پرسیاریەوەم لێ کرد ساڵیادی لەدایک بوون یەکەمین کچتان یەکەم و کۆتاکستیان پێمە بێت تاقانەتانە ئەرێوەڵا چ تاریخێک بوو وە کێ ناوی لێنە دیارە ساڵی 93 بوو مانجی 6 یەک لەسەر 26 بوو ئەوە بەدێ زۆر باشە کێ ناوی لێنە وەڵاهی وابزانم خاڵی بوو ناوی خاڵە قاسم دەست خۆش بێ دەست خۆش بێ دەست خۆش بێت تۆ مامۆسا دادا قەدەم خێر هەموو تایبەتمەندەکانی توی بە 100% زانی ئەوەی هەنجیرەکەش هەنارەکەمان وەرگرتووە هەر ئیزافەتەن پرسیارمان لێ هەنجیر ئێستا من گەراجێکم دروست کردووە هەنجیر ڕێی گرتو هەنجیرێکم نەڕوی لە قێکی هاتوتە سە گەراجی دەکوتیان بە وتم زۆرم حەز لێت خی گەورە ئینشاءالله خی گەورە ئینشاءالله ماڵەیە و ئەو خانەوادەیە و ئێوەش تەمەند درێژ و بەختەوەر بکە خی گەورە هەر ئەوە بەسڵامەتیتان هێڵتەوە زۆر خۆشحاڵ بووین سپاس بۆ ئێوە سپاس بۆ بەشداریکردنتان لە بەرنامەکەمان ئەرکتان چێشە ئەمڕۆکە کاتمان گرتێن و هاوکات بووین بە ئەرک بە تایبەت بۆ دادا قەدەم خێر خواردنێکی زۆر خۆشی پێشکەش کردین زۆر سپاسان دەکەین ئێمە سپاسی ئێوە دەکەین بخێر من سەر چاوانمان ماڵتان ئاوادان و ڕووناکردینەوە خی گەورە هەموو هەنگاوەکانتان بۆ بکاتە مای توێش و قیامەت و مایە ڕژبوونەوەی گوناه و تاوان و بەرزبوونی پلەتان ئینشاڵڵا لە دنیا و ئاخیرەت بەخێر بن ئەو بەرنامە ئینشاڵڵا ببێتە هەوێنێک بۆ بەهێزبوونی خێزان و زیاتر گەڕانەوەی پەروەردەیەکی ئیسلامی دیندارانە بۆ ناو کۆمەڵکەکەمان ئینشاڵڵا زۆر سپاسان دەکەین بەڵێ زان و خۆشەویستان بەماندازەیە گەشتینە کۆتاییال قێمزاری قوتابخانەی خێزان تاڵقەیەکی تر و ماڵێکی تری نمونەی بێوێ عزیز و خۆشەویست شاد دەبینەوە بەخوای گەورەتان دەسپێرم سپاردەی خواب.